ئەم دینداری ئێمە هەموو ژیانی تۆ ئەگرێتەوە تایبەت گەنج ئەبێت 4 شت لە یەک بکاتەوە 4 شت هەموو ژیانی تۆ 4 بەشە شتێکت هەیە عاجلە ئەبێ بە پەلە بیکەی زۆریش گرنگە شتێکی تر هەیە زۆر گرنگە لە ژیانی تۆیە بەڵام پەلە نییە ئەمە دوو شت هەردووکیان گرنگ یەکیان زۆر بە پەلە بێ بیکە یەکیان پەلەیتیان دوو شتی تر هەیە هیچ گرنگ نییە لە ژیانی تۆیە یان کەمێ گرنگە لە ژیانی تۆیە پشکێکی کەم لە ژیانی تۆی ئەوێ بەڵام ئەویش بە پەلەیە شتێکمان هەیە هیچ پەلەشیتیانە و هیچیش گرنگ نیە کورەبێت ئەی گەنج تۆ بزانی کاتێ خۆ تۆ چۆن سەرفەکە مۆبایلێکە گرتە بەدەستەوە سەیری فلیمێکەکەی نە گرنگە بۆ ژیانی تۆ نە پەلەشە ئەمڕۆ جاران نەماوە حەڵقەی فلم لەدەست دەرچوو نەیەتەوە یوتیوب و موتوبە پڕە هەر کاتێک فەراغت هەبوو ئەو کاتە توانی سەیریکە حتا ئەگەر شتەکە زۆر گرنگیش بۆیە بێت جیاکەیتەوە ژیانی خۆت ئەمڕۆ کاتی باشترین کاتی کەسابەتە لە عومرتە گەنجی جوانی ئەتوانی لە خەیاڵاتە ئەژی خەیاڵاتێکی بێ کەڵک نازانی ژیانی خۆت چۆن تەرتیب بکەیت زانایانی جیهان ئەڵێن کام شت گرنگترین شتێک کە تۆ جێبەجێکەی ئایا ئەو شتێک کە زۆر مهمە بە پەلەیە یا ئەو شتەی پەلە نییە بەڵام زۆر گرنگە ئەڵێن ئەوەی پەلە نییە زۆر گرنگە هەر کەسێ بیکە تەخطیتی بۆ ژیانی خۆی دانا و نەخشەڕەی دانا و گەورە دەرەچێت لەوە چێت دەوڵەمەندبوونی تو دامەزراندنی ژیانی خۆت شتێک بێ بە پەلە نەکرێ عاجل نەبێ ئاجیل بێ بەڵام زۆر گرنگە لە حیاتی تویە چونکە موسڵمان باشترین موسڵمان ئەو موسڵمانەیە کە هەیەتی و ئەبەخشێ دەسێک کە ئەبەخشێ زۆر گەورەترە لەو دەسێکەوە داوا ئەکات و تەڵەب ئەکات